سڵاتان لەبێت و شەوتان باش ئەزیزان دڵخۆش و ئاسوودەم لە پرۆگرامێکی تایبەت بە جەژنی قوربان یەمەوە خزمەتی ئێوە. جەژنتان پیرۆز بێت لە هەر شوێنێکی ئەم کوردستانە جوانەوە بینەری ئەم پرۆگرامن. ئومێ دەکەم ئەم جەژنە جەژنێکی پڕخۆشی و شادی و کامەرانی بێ بۆ هەموو لایەکتان. هەڵبێت هەموو جەژنێک ئێمە ئامادەین لە ماڵەکانتان بە پرۆگرامی جوان بە میوانی باش بە هونەرمەندی دەنگخۆش هەوڵەین کات و ساتێکی خۆش پێکەوە بەسەربەرین. بۆ ئەم بەرنامە تایبەتە میوانێکی زۆر تایبەتم لەگەڵا. کچێکی دەنگخۆش خانمێکی سەنگین لە شاری سلێمانیەوە تەشریفی هێناوە. شنیارخان بەشێکی زۆرتان ئەیناسن و هەڵبەت گۆرانەکانی لە ناو هەمومانە باوە یەک لەو گۆرانیانەی کە پێی ئەناسرێتەوە دڵ لە سینەم دەرچوو بە خۆشحاڵی و ئەمڕۆ ئامادەیە لەگەڵمان و ئەو گۆرانیە شەر ئامادەیە. شنیارخان گیان بەخێر بێ. زۆر سپاس دەکەم. جەژن پیرۆز بێ. جەژن لە تۆش و لە هەموو کوردستان و لە هەموو ستافی ئێستافە جوانەکەی کەناڵی کەرکوب تیڤیش پیرۆز بێت. یاخوا بەخێربێ. زۆر دڵخۆشم بە ئامادە بوونێت. هەڵبەت من و شنیارخان ئەمە دووەم جارە پرۆگرامەکەین پێکەوە. ئومێد دەکەم لە داهاتوش پرۆگرامی جوانترکەین. هەڵبەت هەر بەرهەمێکی تازە هەبوو ئاگادارم کەرەوە. ئینشاڵڵا بە چاوان نەبێتە موبایلەکە دەنگی ئەمەندە خۆشە دەنگێکی ئەمەندە پڕکراوەیە حەزەکەی گوێی لێ بگری. شنیارخان پێم بڵێ جەژن لای تۆ چ تایبەتمەندیەکی هەیە؟ هەڵبێت هەمومان جەژنی مناڵیمان بینی و بیرمانە و ئەرزین جەژنی مناڵی چەند جیاوازی هەیە لەگەڵ جەژنی گەورەیە. ڕەنگەسە بۆ مناڵێک زۆر تایبەت بێ بەڵام بۆ ئێمە هەر جەژنی مناڵەکەی خۆمان تایبەتمەندە. چی تایبەتمەندێکی لای تۆ هەیە؟ زیاتر حەزەکەی جەژن لەکوێ بکەی؟ لە ماڵی خۆت، لە ماڵی خەسوو، لە ماڵی باوک؟ طبعا جەژن تایبەتمەندێکی زۆر جوانی هەیە ئەویش لایەنە کۆمەڵایەتێکەیە کە هەرچەنە ئێستا بەداخەوە کە کەم بۆتەوە کە خزمان هاتوچۆ یەکتریەکان بەیانی هەڵ ئەسی نانی جەژن ئەخۆی گردن ئازادی لە یەکتر ئەکی و جەژنانەوە ئەگریت. جەژنانە نایت بە زۆر یەگری. کێگیتەوە تەمەنە جەژنانە بێ هێشتا هەر وەرێگریت وەریەگریت. ئیتر هەندێک جاریش پێویستکە خوشکە خوشکی هاوسەردە باقیەکەکەوە بیکە بە جەژنانە بەس وەریەگری. یعنی تایبەتمەندێکی جوانی هەیە. جەژنیش عادەتەن یعنی لەگەڵ خێزانەکە تا چ لە ماڵی خەسوود بێت چم لە ماڵی باوکە بێت لەگەڵ هاوسەرتابی هیچ فەرق ناکات. ئەتوانی و باڵانسە ڕاگری بن. جەژنی قوربان جەژنی ڕەمەزان لە ماڵی باوک، جەژنی قوربان لە ماڵی خەسوویا بەعکسەوە. ئێستا من جەژنی قوربان لە ماڵی باوکمم. جەژنی ڕەمەزان لە ماڵی خەسوود بووی ئێستا بەسەرش سەری ماڵی باوکە. ئاخر باشە با جارە زۆر گفتوگۆ نەکەین. گوێمان لە گۆرانێکی خۆت بێت گۆرانی تایبەتەکەی خۆت اینجا دواترینەوە بەردەوای بە گفتوگۆکانمانین بڕگەی جوانمان دەبێت گۆرانی دیکەمان دەبێت وەک پرسیار و وەڵامیشمان دەبێت. هەڵبەت زۆر باشە فەرموو. گردن پرخاڵان دڵا بە هیوای گردن پرخاڵان خۆت مەدال لە تیر مژەی چاوکاڵان نەیەوار ئەیەوار 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 ئاخ کەسێ بابم
سيري قولك بكى لعشقي قلزر كان سيري قولك بكى لعشقي قلزر يا خاي خوي دري داي بقوت لدي يما ظلي بردم نقاي شاوي خماري اوش كاري برو مشقاني تويا ظلي بردم نقاي شاوي خماري اوش كاري برو مشقاني تويا اتوس وشتنامو شاوت مني كوش مفرمو شاوكم تاواني تويا اتوس وشتنامو شاوت مني كوش مفرمو شاوكم تاواني تويا ضل السينم دارشو وهاركا بيوستان ناوي توبا من بوهم وازارم هر خوشم اوه تو بوچی منت خوش نوه دل سینم دارچو وهاركا بيوستان ناوي توبا من بوهم وازارم هر خوشم اوه تو بوچی منت خوش نوه خمو هجرانی تویا نخوشی دردی به درمانی تویا دلم ماتی خمو هجرانی تویا نخوشی دردی به درمانی تویا با قانونی حرماتی میوانی فرزاد بيشكن أو ظلم ميواني تويا بقانوني حرماتي ميواني فرزاد بيشكن أو ظلم ميواني تويا ضل السينم دارتو وهاركا بيوستان ناوي توبا من بوهم وازارم هر خوشم اوه تو بوچی منت خوش نوه ضل السينم دارشو وهاركا بيوستان ناوي توبا من بوهم وازارم هر خوشم اوه تو بوچی
منت خوش ناوي دەست خۆش شنیارگیان هەر بژی دەنگ خۆش یەکێکە لە گۆرانی زۆر جوانەکان و تۆش بەرگێکی جوانتری ئەەکەی بەبەرە جوانتر ئەدایەکەی هەر بژی هەڵبەت دەستخۆشیشمان بۆ کاک ئاراس ڕەفعەت و کاک ئاراس کاکەی هەڵبەت بە دەست و پەنجەی ئەوان پرۆگرامەکە جوانترە بێت هەر بژین بەردەوام هاوکارمانن لە تای پرۆگرامەکان ئەگەر مۆسیقانە بێت یعنی گۆرانیش بە مۆسیقا هیچ لە سەریان دەستیان خۆش بێوانە مامۆستان یعنی بەجددی وایان لە من کرد زیاتر گۆرانەکە بە باشی ئەدا بکەم یعنی پشمەنا و موزیکەکەەوە دەستیان خۆش بە مامۆستان زۆر زۆر سپاس و هەر بمێنن هەرپاسام شنیارگیان با بینە سەر کارە هوەرەکانت لە کاری هوەریا بەکیۆ گەشت و خەریکی چیت کار و بەرهەمی تازە چیت دەبێت سەرقاڵی چیت هەڵبەت ئێوە کە گۆرانی ئەڵەن ئەبێ بەردەوام خۆتان ئەبدەیتکەنەوە بەردەوام پرۆڤە بکەی باسێکی ئەو ژیانم بۆ بکە بە دەر لە ژیانی ڕۆژانی خۆتۆک و کەسێکی ئاسایی ژیانی هوەریت چۆن نەگوزارێنی ژیانی هوەریانی پرۆڤەکردە کۆنسرتکردە بەڵام من لەگەڵەوەیانیم کە هوەرمەند هەموو مانگێک بەرهەمێکی هەبێیان دوو مانگ جارێ بەرهەمێکی بێ بەڕای من ساڵی جارێ بەرهەمێکی جوانە هەبێ زۆر زۆر باشە من ماوەی پێشوو بوو گۆرانێکی نوێم بڵاو بووە بە ناوی چرا کە مامۆستازانە زانای مەحموودە ژار تیپی مۆسیقای سلێمانی بۆیان کردم کە گۆرانەکە فۆلکلۆر بوو پێشتر وترا بوو بەڵام بەدەنگی من نوێکرایەوە ئەو کارم کرد ئیتر ینی جارێ ئەوەستم بەڵام کە ئیشێکی جوانتر و جوانتر هاتە پێشەوە خۆمی بۆ ئامادەکەم ئەو کات زیاتر حەزت لە کلاسیکە گۆرانی کۆنەکانە یان حەز بە بەرهەمی تازەی خۆت ئەەکەی کامیان هەستەکەی لە ئێستاە زیاتر گۆگری هەیە بینەری هەیە بیسەری هەیە خۆی ئەبێ ڕۆچاوی ئەوە بکەی کە بزانی گۆگران حەزیان لە چییە بەڵام دواتریش ئەوەی کە ئەمێنێتەوە بۆت ئەو ئەشریفە جوانی کە بەجێ ئێهێڵی لە دوای خۆت ئەوە گرنگە زۆر نابێت ینی ببورن گۆگرەکان زۆر نابێت بەگوی گۆگرەکان کە چکە ئێستا ستایلی ڕۆک و پۆپە بەجددی ینی ستایلی ئەوروپیە من زۆر حەزی پێ ناکەم بەڵام هوەرمەندیش ئەبێ هەموو جۆرە ستایلێک بڵێ نا کلاسیکیش نا و غەربیش نا ئەتوانیت ستایلێکی تایبەت بە خۆتە هەبێت دروستە هەستەکەی گۆرانی تازەکان کەم ئەمێننەوە بۆ نمونە ئەمە ڕێی من نییە ئەمە ڕێی زۆربەی کەسەکان ئەو گۆرانانی کە تازن یان سەردەمیانن تەمەنیان کورتە زۆر زوو ئەچنە ناو خەڵکەوە بەڵام زۆر زووش من ئەبن بسە بڕای گوایە ئەبێ هوەرمەند چی بکات دەست بۆچی گۆرانێک بەرە تا بەم چاشنە نەبێت بەم ئاقارە نەچێت ئێستا بە گۆرانەکانی خۆشمەوە ینی مەسەرەن هەر لە دڵ لە سینەمەوە تاکۆ تاکلیپم ڕەنگە ماڵێک لەمە پێش سێ ماڵ لەمە پێش گوێگرێکی زۆر زۆر باشی هەبوو بێ بەڵام ێستا بەرەو کەم بوونەوە بڕات یعنی هەروایە بەڵام لەوانەیە جیلێک دوای من دروست بێت چۆن ئەو گۆرانیانی کە ئێستا فۆلکلۆرن بۆ ئێمە لەوانەیە گۆرانیەکی جوانی من یە گۆرانی تیابێت ببێ بە درستە هەوڵی ئەوە ئەیکە بەرهەمەکان وهابن لە داهاتوە ببێ بە فۆلکلۆر بوترێتەوە هاوشێوی ئەو فۆلکلۆرانی کەسە خۆتە یڵیتەوە بسەبێت ئەبگەر گۆرانی تێکستەکەی جوان بێت و ئاوازەکەی جوان بێت یعنی ڕێک تێکست لە هەمووی زەڕورترە کە تێکستەکە جوان بوو ئەکیت ئەمێنێتەوە درستە لە هەمان کاتە ئاوازی شێتە پاڵ ئەنجاگە کلیپی بۆ بکەی کلیپی شێتە پاڵ ئەبینین ئێستا زۆر بەکەمی کلیپەکرێ خۆت تا چەند لەگەڵ کلیپایی بەرهەمێک بەدەنگ بڵاو بکرێتەوە یان بەرهەمێک کلیپی بۆ بکرێت ئەمە کامیان باشترە و هوەرمەند زیاتر دەست بۆ کامیان بەرەکە ئەبینین کلیپ کەم بۆتەوە فەرق ناکات تۆ یعنی لەوانەیە خۆت سیر بکەیت سێرچ بکەیت هەیە نەک کلیپ نەک تەنها سینگڵ تراکێک کە بەدەنگ بڵاو بێتەوە ئەلبومێکیشی هەیە سێ گۆرانی هەیە کە بڵاو بۆتەوە بەڕای من کلیپەکە جوانترە ئەمێنێتەوە هەر بۆ خۆشت کاتە من دەچێتە سەر سێری ئەەکەیت باشە ئەگەر بێت و کلیپێ بکەی کلیپێک بۆ گۆرانەکانت بکەی پشت بەکێ ئەباستی بۆ ئەوەی سیننارویەکی جوانە بۆ دانێ کلیپ هەیە ڕەنگە هی 10 ساڵ بەر لە ئێستا بێت ئێمە کە مناڵ بووی سێرمانە کرد چێژی کورتە فیلمێکی هەبوو کلیپەکە بەڵام کلیپیش هەیە ئێستا ئەسڵەن حەز ناکەی هەر سەیریکە یا ئەڵی هەر بەدەنگیش گوێم لەوێ گرنگ نییە کلیپەکە ببینم کلیپ تا ڕادەیەک چه هاوچەشنی ئەها هاوشێوەی کورتە فیلمێک بێت بابەتێکی سینەمای فیلمە بێت خەڵک سێرەگا بزان لە کۆتایی فیلمەکەات چی ئەبێ زۆر گوێ لەگە سەڵی تۆ ناگرن تەرکیز ناکەنە سەر ئەوە ئێستا من یەک لەوانی کە زۆر گوێی لێ ئەگرمەوە
گۆرانی پێشەکی درامای ڕەشەی پۆلیس بوو بەڵێ کە بەدەنگی هونەرمەندی خۆشەویست هەمڕۆڤ کەرکووکی کە سەیری ئەەکەی لە یوتیوب ئەگەر سێرچی وە بکەی هەم گۆرانیەکە دەنگێکی ئەمەنە جوان هەم تێکستەکە جوان هەم سەیری کورتەی دراماکەش ئەەکەی یان بۆ نمونەی زیندومان هەیە ئاراسی خەپەگیان ڕاستە ئێستا سێری کلیپەکەیەکی سێری کورتە فیلمێک ئەەکەی ڕاستە بەتەکیید بەڵام لەگەڵەوەش ئێستا کلیپەکان ئەکرێت کورت و کەمن یان چوزان بەڕای من ئێستا من ئەگەر خۆم کلیپ کەم بەجددی یعنی حەز ئەەکەم کلیپێکی سادە بێت لەگەڵ کۆمەڵێ مامۆستا و ژەنیارە بێت پێم جوانترەوەک لەوەی کە کورتە فیلمێکی بۆ بکەم کچەکە ڕاکە سیارە لێ لە سەربانەکەەوەکەوێتە خوارەوە یامەزە لەم دوو کەس بەیەکتریە گاڵێزام تخوازامەوە حەفلەکانچی وەربەجددی من خۆم دانیشتم سەیری کلیپم کردووە ینی کە مناڵ بوو ئەوە سێرم کردوتمە ئۆ سیارە لێ یا لە ئاخریات خوا بەجددی ینی بەجددی ئەبێ یعنی ئەگەر تۆ گۆرانیەکە پێ بێت هوەر بێت گۆرانەکەت هەموو معناکانی هوەری تیا بێت گۆرانێکی جوان بە هیچ پێویست بە کلیپی زەخم ناکات بکەیت کلیپێکی سادە بکە کاتە گۆرانێکە مەرجە زۆر زەبێت گۆرانێکە باش نەبێت ناچێت بە باگراوندێکی احتیادی لە دواتەوە بێت و بەڵام زۆر جوانە لەگەڵ کۆمەڵە مامۆستا و ژەنیارە بیت ئەوە زۆر شتێکی جوانە بەلای من درستە هیچ شتی وا لە خیاڵتا هەیە لە ئایندا لەگەڵ گروپێکی کچە بە تایبەت بچنە ناو سروشت کلیپکەنەوە من فکرێ ئەم بە تۆش خۆ ڕاستە ئەو فکرێ منەیەم بە تۆ وڵا ئەو فکرێم نەبووە بەس وەکو مۆسیقی ناڵم لەگەڵ تیپێ مۆسیقای سلێمانی تۆ خۆت ئەندامی لەو تیپەنا یان جارجار لەگەڵیان کار دەکەی جارجار لەگەڵیان کار ئەەکەم من لە کیژانی سلێمانی لە کیژانی سلێمانی ئەندامێ بۆنە و یادەکان دەکرێت بەشداری دەکی لەگەڵیان هەڵبێمان کۆنسرتەکەین کۆنسرتێکیشمان لە ڕێی شڵڵی تر دوای جەژن دەسەکەین بە پرۆڤەکرد ئەمە لەکوێ سلێمانی لە شاری سلێمانی و احتیمالی ژیانی لە پرۆگرامە بینە شاری کەرکک کۆنسرتێکی جوان بکەین ئینشاءڵڵە بۆ هیواین هەڵبە شاری کەرکک شارێکە کە زۆر هوەر دۆستن بەڵام ڕەنگە تۆزێ فەرامۆش کرابێ دەنا کاتێکە کۆنسرتێک دەکرێت ئەو جۆش و خۆشەی خەڵکی ئەم شارە ئەبینی ئینجازانی چەند هوەر دۆستن چەند حەزیان بەکاری هوەری هەیە پێشتر هاتووی بۆ کەرکک هەڵبەڵێمە بۆ کاری هوەریان هەر بەسەردان بۆ کاری هوەری هاتووم باشە پێم بڵە کاتیتە کەرکک ئەمڕۆ چی وبینی لە کەرکک چ شتێکی کەرکک سەرنجی تۆی ڕاکێشە ڕاستەکەی یەکسەر هاتن بۆ تیڤی هاتیوە تیڤی مەگەر دوای کە لێرە تا بڕۆم دوای بڕۆمپیاسێکی لەڵاکەن کەیتە ناو کەرکووکەوە یەکسەر تاموچێژێکی تایبەتی خۆی هەیە هەستەکەی کە لە ناو کەرکووکە ینی بەجددی خۆشەویستی هەستەکەی قوتسی کوردستانە هەستەکەی نازانم یعنی هەستێکی تایبەتیت ئااتێ درستە گەڕی بەکوکیەکم سپاس دەکەم بە ناوی تاوی کەرکووکەوە هەمومان چ کەرکووکی بین چه سلێمانی بین چه هەولێری بی هەمومان کوردستانی من ئەزانیی ئەڵەم حەزەکەم و هەوڵێم لەوەیان کە خۆم فێرکەم کە ڕستەیەکەم وت قسەیەکم کرد ڕستەیەکم وت بەشێکی کەرکووکی بێ بەشێکی هەولێری بێ بەشێکی بتوام ڕۆژ هەڵاتی بێت بۆی من نەڵێم کەرکووکی من نەڵێم هەولێریم نەڵێم بڵم من کوردم کورد بە هەر چوار پارچەکەی بە باکوور و باش و ڕۆژ هەڵات و ئەها ینی جوانە تۆ بابەتی شارچەتی بخینە لاوە بڵێ من کوردم بەڵام هەر شارە و تایبەتمەندی و هەڵبەت مۆرکی خۆشی هەیە بەتەکیید پێم بڵێ گۆرانی داهاتوومان چی ئەبێت چونکە یەک دنیاشتی ترم هەیە پرسیاری ترم هەیە و گۆرانی تریشمان ئەبێ بەڵام با بچینە گۆرانی دووەم پێمان لە گۆرانێکی تریش بێت مامۆستامیکایلە گۆرانی دووەم کیژەکەی کافرۆش کیژەکەی کافرۆش گوێمان لە کیژەکەی کافرۆش ئەبێ بە بەنگە جوانەکەی شنیارخان فەرموو کافرۆش دەردەم نازانێ بۆ تۆیا هەست و شەر و گۆرانێ کیژەکەی کافرۆش دەردەم نازانێ بۆ تۆیا هەست و شەر و گۆرانێ لا دنیا هەر تۆی ژیان و خۆشی لا دنیا هەر تۆی ژیان و خۆشی دڵم مەشکێنە دڵبڕ لە ژانم کیژەکەی کافرۆش 16 ساڵیە
چەماوە ژینم بێ تۆنیا خواردنم خوێناوە لە دووری باڵات پشتم چەماوە ژینم بێ تۆنیا خواردنم خوێناوە لە دنیا هەردووی ژیان و خۆشیم لە دنیا هەردووی ژیان و خۆشیم دڵم مەشکێنە دڵ پڕ لە ژانم کیژەکەی کافرۆش 16 ساڵیە نامی چەند ساڵم لەبیر بەرەوە تو خوارەلام قەتمە چۆرەوە نامی چەند ساڵم لەبیر بەرەوە لە دنیا هەردووی ژیان و خۆشیم لە دنیا هەردووی ژیان و خۆشیم دڵم مەشکێنە دڵ پڕ لە ژانم کیژەکەی کافرۆش 16 ساڵیە دەنگ خۆش هەر بژیت دەستان خۆش بە ئێوەش ئەزیزان زۆر جوانتان عسبکردێکێکە لە گۆرانیە جوانەکانی هونەرمەندی خۆشەویست کاک میکایل کیژەکەی کافرۆش هەڵبەت ڕێز سڵامان هەیە بۆی یەکێک لەو گۆرانیانی بەشێکی زۆری هونەرمەندەکان ئەیڵێنەوە لە بۆنەوە یادەکانە بۆ هەڵبژاردننی گۆرانیەکان ئەچیتەوە وەلای کێ ڕێی کێ وەرەگریت یان خۆت بزانە چی لەگەڵ ستایلی توی ئەگونجە ئێڵیتەوە ڕاستێکی من کۆمەڵک گۆرانی هەیە 200 گۆرانیەک هەیە 200 گۆرانی چون بۆ لە مامۆستا لێر حسین باشە وتم مامۆستا من 50 گۆرانیم لەبەرە وتی تۆ یەک دەنگ هیچ بەخۆت نەڵێ هونەرمەند هەتا 200 گۆرانی نەزانێ چ لە مۆدێرن هەموو زمانەکان عەرەبی بێ تورکی بێ فارسی بێ سۆرانی بێ کرمانجی بێ ئەبێ هەمووی بزانێ وتی تا 200 گۆرانی لەبەر نەکەی نێیتەوە ئیترەوە شەوە هەتا بەیانی لەگەڵ دایکمە سیدەکانم وەرگرت هەمووی فۆلکلۆرەکان لە ئۆسکار ئەگەر بزانیت لێ بە باوکم و مەجموعەیە گۆرانی بەشتر بە مەقام و بە هەموویەوە یعنی ئەو مامۆستایانیشی کە تەنها بەس مەقام بێژن سیدەکانی بۆی نام هەتا بەیانی لەگەڵ دایکما دانیشتنی گۆرانیمان نووسیوە خەوم لێکەوتە بە دەفتەرەکەەوە ئیتر دوای لەگرت و گوێم لێگە دەبێت زۆر گوێ بگری هەتا ئاوازەکەی یەتە مێشکە دوایی توانیم بێڵم وەکو لەبەرکردن تۆ ناتوانانی تێکستی 200 گۆرانی لەبەرکەی بنێستا یعنی تێکستی زۆربەی زۆری گۆرانەکانم لەبەرە بەڵام هەندێک جار کە ئەچیتە ناو گۆرانێکەوە لەوانەیە وشەیەکە بیر بچێتەوە جا زۆر جار بیریشم چۆتەوە یارگیاندیشم لە بەردەمانە بۆ خۆم وشەیەکی ترم بۆ زیاد کرد خۆت بەس نابێت دەبری بکەی باشە پێم بڵێ پێش گۆرانی وتن چی کێشەیەکت بۆ دروستە بێ پێش داخڵبوون لە بەرنامە چی کێشەیەکت بۆ دروستە بێ ئەبێ بچیتە پشتی کامێرەوە بچی لە جانتاکە تا بە دوای جفت و پسکی تا بگەڕێن بابەتی جفت و پسکیتەکەی تۆ چیە لە پرۆگرام و پێش گۆرانی و پێش کۆنسێرتەکان وڵی بابەتی ئەو جفت و پسکیتە زۆر بابەتێکی کۆمیدیە سیر و سەمەرەشە خۆی ئەڵەن عادەتە نەبێت کە گۆرانی دوت هەندێک لە مامۆستاکان ئەڵەن مامۆسای دەنگ ئەڵێ بێت برسی و بێ پێش بەرنامە خواردن ناخۆم بەس من برسیم بێ گۆرانەکە لە قورگم ئەگیرێ چۆن ئەو ئەخۆی ئەخەریاخنکێ لە قورتەگیری ڕێک گۆرانێکە وای لێ ناتوانم برسیم بێ ناتوانم گۆرانی دایمە پێش گۆرانیتەن جوبسکیتە پێ بێ ئیتریانی ئەوەش ناکە بڵم دانیشم تێر نانەخۆم بەس ئەگەر تێر نام بخۆمەوە خۆشتر گۆرانێک ئازەکەی بە ماعیدەوە شتێک بەڕێوەیە بەس ئیترها کە گۆرانی ئەڵێ سە دوای پرۆگرام ئەگەر مەسەلەن پرۆگرامێکی تریش هەبێ بچم یان کۆنسرتێکە بە حتمما ئەبێ شتێک بخۆم مەسەلەی و جبسەش ئەوە کۆنسرتمان کرد لە هەولێر بووین هەمووی چوە سەر ستەیج و ئەوانە هەمووی بە دوا ماگەڕا خۆیان ئەم لاشنیار ئیتر من لە پشتی ستێج بووم جبسم پێ بوو دانیشتبووم جبسمەخوار ئاگام لە دنیا لەو
ئیتر ماوەستا هات بێتم ماوەسا ئەنور هات بێوتم تۆ بەجددیتە یعنی ئێمە هەمومان لەسەر ستێجین تۆ بەجددیتە ناتوانم کوروتی بوو ناوترێ تیمە چێ بەدەستەوە ئەو سێری گوت ئێمە تەماتە شەوتی بوو ناوترێ لایە هەراشە بیبەرەکەنەبێ وتم لا مامۆستاخە من نەبێ و بزانە چۆن قڕگم سافەکە هەریەکە و شتێکی هەیە عادەتەنێ ماڵی گۆرانی پێش بەردەوام ئاوی لە لابێ قورگی وشکەبێ بەس ناتوانم ئاویش بخۆم ئەبێ پسکیتە لە لابێ ناتەواو پسکی نا بۆ ئەگەرەکانی تر نەک بەرهەموو گۆرانیەک لا پێش هەموو گۆرانیەک نا من کۆمەڵێک شتم بۆ داناوی کۆمەڵێک ناوم بۆ داناویش نیاشە من ناوت پێ ئەڵێم تۆ کۆپلێک لەیەکێک لە گۆرانە دڵخوازەکانی ئەو هونەرمەندەم بۆ بڵێ زۆر باش هەڵبەت کۆمەڵێکم هەڵبژاردووە کە هەستەکەم ستایلیان ستایلی تۆ لەگەڵ ئەوانە گونجەیان پێشتر گوێم لێ بوو کە گۆرانی وتونەتەوە یەک لەوانە هونەرمەندی خوا لێ خۆش بوو مەرسیە فەریقی خوا لێ خۆش بێت و هونەرمەندێکە بەڕاستی هەموو گۆرانەکانی هەتا ئێستا لە لای هەمومان ماوەتەوە هەمووشی زیکراتێکی هەیە لەگەڵ گۆرانەکانیان کۆپلێ گۆرانی مەرزیە فەریقی بۆ بڵێ زۆر باشە عزیزم بۆچی تۆراوی لە خۆڕا چ قەوما دڵی تۆ بۆچی گۆڕا سەر و ماڵ و کەماڵ و بیر و هۆشم لە ناردی شقی تۆدا پاکی گۆڕا لە چاوم دێ بەخۆر فرمێسکی خوێنین کەچی ئەم گۆمە خوێنە هەڵ نەچۆڕا لە چاوم دێ بەخۆر فرمێسکی خوێنین کەچی ئەم گۆمە خوێنە هەڵ نەچۆڕا و بە بەرزی داغ بوو هەر بژی تەواو دەست خۆش اینجا بابینە هونەرمەندی ئەزیز شەهێن تاڵەبانی شێن تاڵەبانی ڕێز و سڵاوم بۆ هەیە ئەویش هونەرمەندێکە بە جددی گۆرانەکانی لەناو هەمومانە زکرایاتێکی هەیە و حتا ئێستاش زیندووە زۆر باشە گرد و تۆزەکەی بەرمەڵەکەتان بە برژانگی چاوە ماڵم گەربینایی دوودیم لە دەست بەم خوا من بگرێ گەر بناڵم هەوار هەوار بۆ کێ برم یار تۆراوە دەنگی نایم خەریکە یانم بۆی دەتکێ لە تاوەشقی واسووتاوە هەر بژی زۆر جوانەوەت با بینە سەر یەکێکی دیکە هونەرمەندێکی دیکە مامۆستا و مۆرکی گەرمیان و کەرکک عەلی مەردان مامۆستا عەلی مەردان جا مامۆستا عەلی مەردان گۆرانەکانی ئەوەنە جوانە نازانی کامی بڵێ هەڵبەت و ناشتوانی حەقی خۆی پێبیت بەڕاستی گۆرانێکی لە لای من زۆر زۆر تایبەتە هیوادارم بتوانم فەرموو چەند جارم وت قاسەمە خۆم ژاریش بادەست تۆ بێ ئەی خۆم چەند جارم وت قاسەمە خۆم ژاریش بادەست تۆ بێ ئەی خۆم چۆن خۆشە دەنگی منیتیانە قەینە تۆ لەڵام ئەی نازانین شیرین کەلام با قسەی خۆش بمهێنە جۆش بمکە سەرخۆش چەند جارم
بژیت زۆر جوانەوە دەنگ خۆش نیارگیان بینە سەر خاتونێکی دیکە هەڵبەت ئەویش گۆرانەکانی هەمومان یادگاریمان لەگەڵ هەیە و بەشێکی زۆر لە هونەرمەندەکان و تویانەتەوە هونەرمەندی زۆر خۆشەویست خاتو لەیلای فەریقی ڕێز سلااوم بۆی هەیە و طبعاً گۆرانەکانی زۆر زۆر تایبەتن و لە ستایلیشی منیشەوە نزیکە زیندوم کەوا لە مەرگی خۆم پەشیمانم زیندوم کەوا ببە بە گیان بۆ گیانم ببا بە خوورپە بۆ دڵم بباگڕی خوێنی سرم خروشی ناو دەمارانم زیندوم کەوا لە مەرگی خۆم پەشیمانم ببا بە لێوی ئاگرین ئەلف و بن من بۆ داستانم ڕێم بدەوە قوڵپی گریان دادچانی ناو خۆرۆشانم هەربژی ئەوان من ئەم پارتم بۆ ئەودانا کۆپلەی بچوو بچوو بەس بم بێ هەموو گۆرانەکان تا کۆتایی بڕۆی کۆتا داواکاریم هونەرمەندی ئەزیز هونەرمەندی گەورەی کورد عەدنان کەریم ڕێز و خۆشەویستیم بۆ هەیە اینجا عەدنان کەریم هەڵبەت سڵاوێکی گەرمی بۆ ئۆنێرین لە دڵی هەر چوار پارچی کوردستانە یعنی نەک جێی خۆی کردوێتەوە جێگی تایبەتی هەیە بەڕاستی بۆ بە مامۆستای ئەوترێت ڕێک اینجا من بە داوا پێت لێتەکەم داواکاریم داواکاریە ئەمەیان تەڵەب خاصە لە کەرکووکی و گۆرانێکی زۆر تایبەتی وتۆ بۆ کەرکووک شانازی ژینمی ئەمێ کۆپلەیەک لەوە بێ بەس لەگەڵ ماڵیتەوە ئێمە ڕێکەوتون بێکۆنازان دەنگی من دەرەچێیاننا ئەبێ دەرچێ باشە ئۆکێ کەرکووک شانازی ژینمی کەرکووک هەناسە و خوێنمی کەرکووک شانازی ژینمی کەرکووک هەناسە و خوێنمی ژنەی عەشق و ئەوینمی کەرکووک تۆی خاکی کوردستان ژنەی عەشق و ئەوینمی کەرکووک تۆی خاکی کوردستان قەڵا دێرینەکەی کوردان پەیامی زامداری مەردان قەڵا دێرینەکەی کوردان پەیامی زامداری مەردان نەک تێکستەکەی بە هەڵە بڕۆین نانا لەیلای قەڵا دێرینەکەی کوردان پەیامی زامداری مەردان تۆ بووی باری و لەو نیشتیمان کەرکووک تۆی خاکی کوردستان تۆ بووی بادی و نیشتیمان کەرکووک تۆی خاکی کوردستان کەرکووک شانازی ژینمی کەرکووک هەناسە و خوێنمی کەرکووک شانازی ژینمی کەرکووک هەناسە و خوێنمی ژنەی عەشق و ئەوینمی کەرکووک تۆی خاکی کوردستان ژنەی عەشق و ئەوینمی کەرکووک تۆی خاکی کوردستان هەر بژی زۆر سپاس
ببورە تێکستەکەیم لەبەر نەبوو مامبورن ئەگەر منیش تێکستەکەم بە هەڵەوت بێت هەندێک جاریتر تێکستێکەڵی ئەەکەی بەڵام یەکێکە لە گۆرانیە زۆر جوانەکان کە بۆ شاری کەرکووک وتراوە و بەردەوام لە تەواوی بۆنە و یادەکانە ئەم گۆرانی ئەوترێتەوە کە گوێت لێ ئەبێ ڕاستەخۆ قەڵای کەرکووک و شوێنە دێرینەکانی کەرکووکمانێتەوە خەیاڵ بۆ هیواین کە هونەرمەندی ئەزیز عەدنان کەریم هەر بمێنێت بۆ کارە جوانانەی کە پێشکەشی کردوین هەڵبەت بۆ جیلی داهاتوش دەمێنێتەوە دەبێت بە یەکێک لەو هونەرمەندانەی کە دەچێتە ڕیزی فۆلکلۆرەکانەوە و جیلی نوێ گۆرانەکانی ئەو دووبارە دەکەنەوە زۆر بەتەکید وایە دەستە خۆش بێت ماندوو کردی کام لەمانە زۆر زۆر با بڵین لە ستایلی تۆ نزیکە بەردەوام گۆرانەکانیان ئەڵێیتەوە یان لە بۆنە تایبەتەکاندا هەوڵدەدی گۆرانی ئەمانە بڵێیتەوە خوا لێ خۆش بوو خاتۆ مەرزێ فەریقی لە هەموو بناسەبەیەکانی لە کۆنسێرتا بە تایبەتی گۆرانێکی خاتون مەرزێ ئەبێتیابێ و لە ستایلی منەوە زۆر زۆر نزیکە خۆی ستایل چیە هونەرمەند دەگەر بتوانێت هەموو جۆرە ستایلێک بڵێت ئەوانەی تریش بۆی ئاسانە بەڵام ئەوەی کە لە ڕۆحی خۆیەوە نزیک بێت ئەوە زیاتر ئەتوانێت بە جوانی بیگەێنێت تا چەند گرنگە ستایلی تایبەتی خۆت بدۆزیتەوە زۆر ڕەنگە بۆ نمونە چەند کەسێک هەبن بڵێ ستایلم لەوان نزیکە یان بەنگی من بۆ گۆرانەکانی ئەو ئەبێ بەڵام خۆ ناشکرێ هونەرمەندێک بیت کۆپی یەکێکی تربینە ئێستا ویستم وات پێ بڵم کە تۆڵی ستایلی لە منۆ نزیکە مەبەستت ئاوازی گۆرانەکانێتی کە تۆ ئەتوانی ئەوە بڵیت ئەنی گەر کەمێکیش بە حەقی خۆی پێبێ یعنی هونەرمەند دەبێ ڕێچکێکی تایبەتی خۆی هەبێ ئەبێ ستایلی تایبەت بە خۆی هەبێت نابێت تۆ لاسایی بکەیتەوە ئەنی تۆ مەسەڵەن هەر فۆلکلۆر بڵێ هەر گۆرانی هونەرمەندانی تر بڵێ تۆ ئەی خۆت یعنی ئەی توش ئەبێ ستایلی خۆت هەبێ درستە درستە با بچینە گۆرانیەکی دیکە زۆر باشە زام چیمان ئامادەیە پێشتر ئاماژی پێبێ مامۆستای زۆر زۆر گەورە مامۆستای زۆر زۆر خۆشەویست مامۆستا سابر کوردستانی خوا لێ خۆش بوو خوا لێ خۆش بێت بەجددی گۆرانەکانی یعنی نازانم ئەوەندە تایبەتە ئەوەندە جوانە تێکستی میلۆدی هەموو شتێکی حەزم کرد ئەمڕۆ لە کەرکووکم کە ئەو هونەرمەندە ئەزیزش خەڵکی شاری کەرکووکە گۆرانەکانیشی بۆنی کەرکووکی لێت بتوانم گۆرانێکی ئەو بڵێمەوە زۆر طبعا گەرەقی خۆی پێ بە هەڵبەت ئەمە لێرەوە ڕێز و سڵاوی تایبەت بنێرم بۆ بنەماڵی ئازیزیان کە ئەوانیش منداڵەکانی بینیومان کە کەسانی هوەرین ئەوانیش بە ئومێدم لە داهاتوودا بتوانم لەگەڵ یەکێک لە کچەکانی کە زۆر دەنگخۆشە ڕێچکەی باوکی گرتووە پرۆگرامی لەگەڵ ئەم گۆرانیش لێرەوە پێشکەش بێ بە بنەماڵی پێشکەشە بە بنەماڵی بەڕێزیان و هیوادارم کە لە کەم و کورتی ببورن گۆرانی غەریبم فێکێکە لە گۆرانیە زۆر زۆر تایبەتەکانی لەبی قوربان سپاس. زايد بمن داديتو اگر حالم ببینی سر لنوی کلاد لاکم خموزمو برینی بزاید بمن دادیتو اگر حالم ببینی بوات کرد لخورایی جد هشتم بتنیایی بوات کرد لخورایی جد هشتم بتنیایی چه غریبم من غریبم وی غریبم من غریب عاشق و دل بریندارو بتبی چه غریبم من غریبم وی غریبم من غریب
عاشق و دل بریندار و بتبی شاوروش بچاوروانی چند ساڵێک مان بردەسەر بەما بەستی بۆیاک بوونمان ڕێگەی زۆرمان گرتە بەر شاوڕۆژ بچاوەڕوانی چەند ساڵێک مان بردەسەر بەما بەستی بۆیاک بوونمان ڕێگەی زۆرمان گرتە بەر بێوەفایی لە تۆ بوو زیزبوونت بەبێهۆ بوو بێوەفایی لە تۆ بوو زیزبوونت بەبێهۆ بوو کچێ غەریبم من غەریبم وەی غەریبم من غەریب عاشق و دڵ بریندار و بێتەبیر کچێ غەریبم من غەریبم وەی غەریبم خۆم غەریب عاشق و دڵ بریندار و بێتەبیر دەست خۆش دەنگ خۆش نیارگیان هەر بژی زۆر جوانەوت دەستی مامۆستایانیش خۆش بێت کاکاراز بەکەمان و کاکاراز بەکی وەرد هەر بژیت شنیارگیان هاوسەرەکەت لەگەڵتا پرۆگرامی پێشووتریشکە لەگەڵ جەنابتەوە هاوسەرەکەت هەر لەگەڵت بوو هەستەکەم زۆر پاڵپشتە تا چەند ئەو هاوکاری تۆ بووە لە کارە هونەرەکانت زۆر هاوکارێکی باشمان لە هەموو کارە هونەرەکانمان لە هەموو ڕوویەکەوە و سپاسیەکەم و هەر بمێنێ نمونەی زۆر بێت هەڵبەت لە پشت هەر ژنێکی سەرکەوتوو ئەبێ بڵین پیاوێکی سەرکەوتو هەیە و پێچوانەکەشی بە هەمان شێوە ڕاستە هەرچەند جاری پێشوو پێیان بێ ئاماژەت پێیاوتت ئەوێ بچێتە ناو دنیای هونەرەوە بەس نەچێ باش هەر بژیت سپاس دەکەم هەڵبەت پرۆگرامەکەمان کاتی سنووردارەوە جەژنە بۆی کاتی بینیش زۆر نەگرین ئێمە حەزمان هەر کەمترین گفتوگۆ و زۆرترین گۆرانی پێشکەشکەین ئەنجام من سپاسی تۆکەم کە لە سلێمانەوە تەشریفت هێنا من گەورە بووم زۆر دڵخۆش بووم کە ئەم پرۆگرامم لەگەڵ جەنابت کرد ئەگەر تۆ قسەی کۆتایی شتێکت هەبێ بۆ ئەی دواتر بەیە گۆرانی شاد و زۆر خۆش کۆتایی بە پرۆگرام بێنین دەسەکانی تۆ خۆش بێت نمونە زۆر بێ پرۆگرامێکی زۆر جوانە دووبارە جەژن لە تۆ لە تەواوی ستاف و لە هەموو کوردێک پیرۆز بێت هەموو کاتێ لە جژن و خۆشیابن و سپاسی خانمێکی زۆر زۆر گەورەی کورد ئەەکەم کورد پەرۆر ئەەکەم ئەویش خات و هەوارە بەجددی یعنی ئەگەر کورد ئەویتیانە بێکێکی و ئەویتیانە بێ کولتورەکەشمان لەناو ئەچۆن زۆر ساڵی دوایی ئەەکەم جلی کوردی بە ئاقارێکی زۆر خراپترا ئەڕۆشت بسەبت یعنی ببوو بە عیزی حەفلا بەڵام ئەم مێشتێتی فۆلکلۆر و ڕەسەنایەتی خۆی لە دەستنەیە زۆر زۆر سپاسێکم لە هەموو بۆنۆ مناسەبەیەکە لە هەموو کۆنسرتەکە لە هەموو بەرنامەیەکە لەگەڵ منە سپاسیەکەم HL دیزاین خات و هەوار نمونەی زۆر بێت و دەستخۆشی تایبەتیم هەیە بووی هەر بژیت دووبارە بەخێر بێ زۆر خۆش بووم ئەزیزان ئەم پرۆگرام پێشکەشکردن هەڵبەت بە هاوکاری هاوکارانم لە پشتی کامێرە و ئەو دوو مامۆستا ئەزیزە کە لەگەڵمان بوون ئومێد دەکەم پرۆگرامێکی جوان بوو بێت جێگەی خۆی کرد بێتەوە لە ماڵەکانتان کاتێکی خۆشتان لە یەکەم شەوی جژنا لەگەڵ ئێمە بەسەر بردبێت هەموو ڕۆژێکتان هەر جژن و خۆشی بێت ماڵ و دڵەکانتان پڕ بێت لە دڵخۆشی لە شادی لە کامەرانی تا سبەی ئێوارە بە پرۆگرامێکی دیکە لەگەڵ هونەرمەندێکی دیکە و لەگەڵ ستافی ئەم پرۆگرامە جوانە کە پرۆگرامێکی جوان بۆ ئێوە دروستەکەینەوە خزمەتتان ماڵی هەموو لایەکتان ئاوادان بێت دووبارە جژنتان پیرۆز بێ بە گۆرانێکی شاد کۆتایی بە پرۆگرامەکە هێنین فەرموو.
كردانم قولي الكسر لوانم ريحانة رزو جمانم لوكو اسبريبان اسكي چمكي چا كردانم قولي الكسر لوانم ريحانة رزو جمانم لوكو اسبريبان دلالي توخ شيريني دل وكيلي هنقفيني تشخر طاقة ضامد بيني بريه وسافين دار دلالي توخ شيريني دل وكيلي هنقفيني تشخر طاقة ضامد بيني بريه وسافين دار صحكا كلامه قست الكدي خاطنا من لوكو اسبريبان لوكو ورما لما مبخوزة صحكا كلامه قست الكدي خاطنا من لوكو اسبريبان دلالي بالشباب الخوا من ببيدم لسري خوا آهی تکلال دلی خوابیریه و سفیندان دلالی به شباب خواه من ببیدم لسری خواه آهی تکلال دلی خوابیریه و سفریمان شرما قلك بترسو سهمة أفيني قن أهل جنة لوكو اسبريبان لوكو أفيني الشرما قلك بترسو سهمة أفيني قن أهل جنة لوكو اسبريبان دلالي بجن ريحاني قولي لك عيفا قولاني خوش یا جیهانی بریه و اسبریبان دلالی بجن ریحانی گلی لکه هیفا گلانی نزانی خوش یا جیهانی